شێخ مەحموود ناسراو بە حەفید کوڕی شێخ سەعیدی کوڕی کاک ئەحمەدی شێخ معروفی نۆدیە کوڕی مستەفا کوڕی ئەحمەدی نۆدی شارەزووری بەرزەنجی لە 1 بەفرانباری 1970 لە کۆبوونەوەیەکدا لە سلێمانی لەگەڵ کۆلۆنێل ئارنۆڵد ویلسن سەرکردە کوردەکان داوای پاڵپشتی بریتانیایان کرد بۆ دامەزراندنی کوردستانێکی یەکگرت و سربەخۆ لە سایی پاراستنی بریتانیادا. لە نێوان ساڵانی 1990 و 1922 شێخ مەحموود بەرزەنجی کە سەرکردەیەکی کوردی کاریگەر بووە لە سلێمانی حکوومەتێکی کوردی پێکێنا و 2 شۆڕشی دژی حکمی بریتانیا کرد. 2 ساڵی پێچوو تا دەسەڵاتی بریتانی توانی ڕاپەڕینەکانی سەرکوت بکات. یەکەم شۆڕشی لە 22 مایسی 1990 دەستی پێکرد کە تیایدا ئەو کارمەندە بریتانیایانەی لە سلێمانی بوون دەستگیر کران و شۆڕشەکە بە خێرایی بە مووسڵ و هەولێردا بڵاو بووەوە. بریتانیا بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینەکە بۆمبارانی هەوایی، تۆپباران، شەڕی زەمینی و یەک جاریش گازی کیمیایی بەکارهێنا. بریتانیایەکان شێخ مەحموودیان دوور خستەوە بۆ هیندوستان. لە جۆزەردانی 1920 62 سەرکردەی خێڵەکی ناوچەکە داوای سربەخۆیی کوردستانیان کرد لەژێر سایی ئینتدابی بریتانیا. ڕەتکردنەوەی بریتانیەکان بۆ حکمی سربەخۆیی کوردەکان لەوەوە سەرچاوەی گرت کە سەرکەوتنی حکمی سربەخۆیی کوردەکان لە ناوچەکەدا وا ئەکات عەرەبەکانی تر لە هەردوو ناوچەی بەغدا و بەسرا داوای سربەخۆیی بکەن و بەمەش کۆنتڕۆڵی ڕاستەوخۆی بریتانیایەکان بەسەر میزۆپۆتامیادا لەناو دەچێت. لە ساڵی 1922 بریتانیا شێخ مەحموودیان گێڕایەوە سەردەسەڵات. بەو هیوایەی شێخ مەحموود کوردەکان ڕێک بخاتەوە و دژایەتی تورکەکان بکات کە داوای مووسڵ و کەرکووکیان دەکرد. شێخ مەحموود مەملەکەتی کوردستانی ڕاگەیاند و خۆی وەک مەلیکی کوردستان ناساند. دواتر ڕەزامەندی دەربڕی بە ئۆتۆنۆمیەکی سنووردار لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی تازە پێکێنراودا. لە ساڵی 1930 شێخ مەحموود سێم ڕاپەڕینی دەست پێکرد کە بەهێزی زەمینی و ئاسمانی بریتانیایەکان سەرکوت کرا. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش. لە ئەڵلقەیەکی دیکەدا و لە شەوێکی دیکەدا وێڕای هاوکارانم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی مێژووی کورد. لە چەند ئەڵلقەی پێشووتردا پەرژای لەسەر مێژووی هاوچەرخی کوردستانی باکوور و تەنانەت ئەڵلقەیەکی تایبەتیشمان لەسەر ڕووداوی ڕەشەکوژی ئەرمەنەکان کە زۆر جار وەکو ڕەخنە لە مێژووی نەتەوەی کورد باسی لێوە دەکرێت تەرخان کرد و هەوڵماندا ڕوونکردنەوەیەک بە شێوازێکی تەواو ئاکادمی و بەدوور لە هەر جۆرە دەمارگرژی و لایەنداری نەتەوەیی بکەین. خۆشەویستان، ئێستاش لە دوای ڕۆژهەڵات و باکوور دەچینە پارچەیەکی دیکەی کوردستان و مێژووی ئەم پارچەیەش دەدەینە بەرباس و قسەی لەسەر دەکەین. هەر بۆیە ئەمڕۆ مێژووی کوردستانی باشوور شرۆڤە دەکەین. دەرکەوتنی زاراوەی کوردستانی عێراق کە خۆی لە ڕاستیدا بەشی باشووری کوردستان بوو بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە بەشێکی کوردستانی ناسراو بە ویلایەتی مووسڵ لە ساڵی 1925 زاینی لکێنرا بە دەوڵەتی عێراقەوە. لە نێوان ساڵەکانی 1970 تا 1958 زاینی کوردستانی باشوور لە ژێر دەستی حکوومەتێکی کوردیەوە کەوتە ژێر دەسەڵاتێکی ڕژیمێکی پادشایی. هەر بۆیە لەم ساڵانشدا کۆمەڵێک ڕووداوی گرنگ ڕوویاندا لەوانیش ئەتوانین ئاماژە بەمانە بکەین. 1. شۆڕش و پێکێنانی هەرسێ حکوومەتەکەی مەلک مەحموود. 2. کورد و شۆڕشی 20 لە عێراق. 3. کێشەیەک بە ناو کێشەی ویلایەتی مووسڵ. 4. سەرهەڵدانی کۆمەڵێک پارت و ڕێکخراوی سیاسی. 5. ڕاپەڕینەکانی ناوچەی بارزان و 6. ڕوودانی کۆمەڵێک ڕاپەڕین لە عێراق و کاریگەری بۆ سەر کورد. من دەمهەوێت لەم پێشەکیە کورتەدا ئاماژەیەکی کورد بخەمە سەر خاڵی یەکەم واتە شۆڕشەکەی مەلک مەحموود. لە ساڵانی جەنگ و ڕاستەوخۆ دوای جەنگی جیهانی یەکەم بزافی نەتەوەی کورد لەم بەشەی کوردستان پەیوەست بوو بە چەند کەسایەتێکی کورد و ڕابەری ئاینی و سەرۆکۆزەکان. لە نێو ئەمانیشدا کەسایەتێکی وەک شێخ مەحموود ناو ناوبانگێکی باشی هەبوو. شێخ مەحموود کوڕی شێخ سەعید کوڕی شێخ محەممەد کوڕی حاجی ئەحمەدی شێخە
ساڵی 1882 زاینی لە شاری سلێمانی لە خێزانێکی ئاینی لەدایک بووە. لە هەرەتی لاویدا دوای شەهیدبوونی باوکی بووەتە گەورە دەسەڵاتداری بنەماڵە ئاینیەکەیان. لە سەرەتای ساڵانی جەنگیش دەوڵەتی عوسمانی لە ناوچەی سلێمانی سوودی لە دەسەڵاتی شێخ مەحموود بینی. ئەوە بوو کە لەژێر بانگەشەی غەزەدا هانیدا لەگەڵ هێزە کوردیەکانی ناوچەکە هاوکاری سوپای تورک و هۆزە عەرەبەکانی عێراق بکات. بۆ ئەو مەبەستە ڕابەرایەتی 2000 سوارە و پیادەی کوردی لە شەڕی شوعەیبەی باشووری بەسرەی لە 15 خاکەلێوەی 1915 زاینی کرد. ئەو کارەش بە ئەنجام گەیشت. دواتر داوای لێکرا ڕووسەکان لە ناوچەی پێنجوێن دەربکات. سەرنجام لە ڕووداوی یەکەمدا شکست چارەنووسی خۆی و هاوپەیمانەکانی بوو. بەڵام لە ڕووداوی دووهەمدا نەگەیشتە ڕووسەکان، چونکە بەر لە گەیشتنی هێزەکەی شێخ مەحموود بۆ دەرکردنی ڕووسەکان لە پێنجوێن ئەم کارە لەلایەن هۆزەکانی ئەو ناوچەیەوە کرابوو. ڕۆژگار تێپەڕی و عوسمانیەکان لە شەڕەکەدا تێکشکان. لە بەرامبەردا سوپای بریتانیا شوێنی سوپای عوسمانی لە ناوچەکە گرتەوە. ئەوەش شێخ مەحموودیان هەندا لە ئینگلیزیەکان نزیک ببێتەوە تا لە دەرەنجامدا پاش داگیرکردنی سلێمانی لەلایەن ئینگلیزیەکانەوە لە 1 ڕەزبەری 1918 زاینی شێخ مەحموود وەک حکومداری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری دانرا. لێرە بەدوا بۆ یەکەم جار لەم قۆناغە مێژوویەدا کاروباری خۆجێیەتی کوردی ڕێکخرا و زمانی کوردی کرا بە زمانی ڕسمی دەسەڵاتەکەی شێخ. بەڵام زۆری نەبرد بەهۆی هەڵەی بەڕێوەبەری کورد و سیاسەتی بریتانیا لە ناوچەکە دەسەڵاتی شێخ مەحموود سنووردار کرا. ئەمە ژوای کرد شێخ ڕوبەڕووی ئینگلیزیەکان ببێتەوە. کۆمەڵە هۆکارێک وەهایان کرد کە بریتانیا دژایەتی دەسەڵاتی شێخ مەحموود بکات و شێخیش بانگەشەی شۆڕش بکات لە ناوچەکە کە لە میانەی بەرنامەکەدا دیارە ئاماژە بەم هۆکارانە دەدەین. دژایەتیکردنی حکوومەتی بریتانیا بۆ دەسەڵاتی شێخ و بانگەشەی شێخ بۆ شۆڕش وەهای کرد. لە 21 خاکەلێوەی 1990 زاینی سلێمانی لەلایەن شێخ و هێزەکانیەوە ئازاد بکرێت و کاربەدەستانی بریتانی لەم شارە دەستگیر کران. ئەمە ژوای کرد بریتانیایەکان پەلاماری شاری سلێمانی بدەن و دواتریش لە شەڕی دەربەندی بازیان لە 7 جۆزەردانی 1990 زاینی لەگەڵ سوپاکەی شێخ لە یەک بدەن. لەم شەڕەشدا شێخ مەحموود بەدیل گیرا و بۆ دادگاییکردن ڕەوانەی بەغدا کرا. سەرەتا فەرمانی خنکانی درا، بەڵام دوجار فەرمانەکە گۆڕدرا و شێخ بۆ ماوەی 10 ساڵ دوور خرایەوە بۆ دوورگەی هەمنگامی وڵاتی هندوستان. ئێستاژ وەکو نەریتی بەرنامەکە بۆ زیاتر تاوتوێکردنی ئەم پرسا دەچمەوە لای میوانی بەرنامە کە بۆ ئەم بەشە میوانداری دکتۆر ئاکۆشوانی مامۆستای مێژوو لە زانکۆی سلێمانیم کردووە. بێگومان سەبارەت بەوەی هۆکارەکانی هەڵگیرسانی شۆڕشەی شێخ مەحموود یاخود دامرکاندنەوەی ئەو شۆڕشانی شێخ مەحموود، ئێمە ئەگەر بمانوێ باز لەو تەوەرە لەو بوارەوە قسە بکەین ئەوە بێگومان ئەوە بزانین کە شۆڕشەکانی شێخ مەحموود لە چ ڕۆژگارێکا بوون، لە چ سەردەمێکا بوون، پێشخانی ئەم شۆڕشە چی بوو، بەتایبەتی بۆ بەشێکی دیاری کوردستان کە ئەو کاتە ئەتوانم بڵێم دەوروبەری 400 ساڵ زیاتر بوو لە ژێر ڕێچێفی دەوڵەتی عوسمانیا بووە. بێگومان وێڕای بوونی میرنشینە سەربەخۆکانی کوردستان و سەردەمێک لە دەسەڵاتی سیاسی کوردی ئەگەر ئێمە باز لە دەڤەری سلێمانی بکەین وەکو میرنشینی بابان یاخود سەردەمانێک میرنشینی سۆران بادینان لەم ناوچانەی باشوورا کە هەبوونە ئەردەڵان بە هەمان شێوە کەس هەندێک جار هەژمونی گەشتە ناوچەکانی باشووری کوردستان، هەموو ئەمانە پێشخانێک بوونە بۆی کەوا بیرێکی شۆڕژێڕی جۆرێک لە قەناعەتی با بڵێن سەربەخۆیی کوردی کۆمەڵەشت بێگومان بەر لەوەی کەوا شێخ مەحموود شۆڕش بکایە خۆت شێخ مەحموود بیر لەوە بکاتەوە کە داوای مافی کورد بکە لەم نێوچەوەیەدا هەبووە. هەر بە ئاماژەکردنێکی بچووک ئەدمۆنز لە کتێبەکەی خۆیان کورد و تورک و عەرەب ئەڵێ کاتێک ئێمە چوینە سلێمانی ماوەی نێوان ڕوخانی بنشینی بابان و چوونی ئێمە 70 ساڵێک ئەبوو نەئەبوو. ئەڵێ لەو کاتەیە کە ئێمە چوین هەموو کەسێک لە سلێمانی پێی وا بوو کە ئەمە لە باپیرانی وەبیست بووی کە ئەم شارە پایتەختی بنشینی بابان بووە و بۆی ئەگەر هەر دەوڵەتێکی کوردی یاخود قوارەیەکی کوردی دروست بێت لە کوردستاندا دەبێت خشتەکەی لەم سلێمانیەوە دابنرێ، چونکە ئەمان دەمێک بوو سەرگوزشتەی سەردەمی بنشینی بابان و سەربەخۆی کوردیان لەم شارەیە بیست بوو و ئەمانە هەمووی لە ئارایە بووە. دوجار ئێمە کە دەین
بۆ ئەڵین شێ مەحموود بێگومان شێ مەحموود بە حکمی ئەو پێگە ئاینی و کۆمەڵایەتی بنەماڵەکەی وەکو شێخانی بەرزنجە و شێ معروفی نۆدێی و کاک ئەحمەدی شێخ و ئەوانە لە سلێمانیا هەیان بووە هەمووی ئەمانە ڕێگە خۆشکەر بوونە بۆی کەوا بزانین کە لە سەردەمی میرایەتی بابانەوە بنەماڵی شێخ معروفی نۆدێی گرنگیان پێدراوە پایەیەکی خۆیان هەبوو دواتر ئەم پایەیە لە پایەیەکی ئاینی بەرەو پایەیەک و پێگەیەکی ئابووریش چووە وای لاتۆ بوونە بە مڵکدارێکی نێوچەکە حکومەتی عوسمانی لە ڕۆژگاری خۆیدا حیسابی لەسەر کردوون ئەتوانم بڵێم تێبینی هەبووە لەسەر کارەکانیان ڕەچاوی ئەوەی کردو کە پێگەیەکی دیاریان لە ناو خەڵکی و لە ناو خەڵکی ناوچەکەدا هەیە هەموو ئەمەوە ئەکاکەوا شێ مەحموود لە زۆر کاتدا جێسەرنجی عوسمانیەکان و دواتر بریتانیەکانیش بێ ئەشێ بڵین یەکەم هۆکاری ئەوەی کەوا شێ مەحموود بە ئاراستەی دژایەتی عوسمانی بیر بکاتەوە ئەو کاتە بوو کەوا لەگەڵ هاتنە سەرکاری ئیتیحادیەکان لە ئەستەمبوڵ و دروستبوونی لقەکانیان لە پارچەکانی کوردستانە ئەمە وای کرد کەوا یەکەم قوربانی ئەم گۆڕانکاری گەورەی نێو دەوڵەتی عوسمانی مەسەلەی دوورخستنەوەی شێخ سەعیدی باوکی شێ مەحموود و بنەماڵەکەی بێ بە تایبەتی ژمارەیەکی زۆر لە پیاوانی ئەم بنەماڵەیە بەرەو شاری مووسڵ کە دوجار لەوێ لە کردەوەیەکی دروستکرا و لە کارەساچێکی دروستکراودا قوربانێکی زۆری لێکەوتەوە کە یەکەم کەس کوژرانی باوکی شێخ مەحموود بووە شێخ سەعید مامی بووە برای بووە ئەمەوە ئەکات جۆرێک لە ڕق یاخود جۆرێک لە حەزی دژایەتیکردنی ئەم بنەماڵەیی ئەم دەسەڵاتی عوسمانی لا دروست بێ لە دیدی ئەم بنەماڵەیەوە کە دوجار پێم سەیرا وێڕای ئەم حاڵەتەش شێ مەحموود لە کاتی گەرمەی جەنگی جیهانی یەکەمدا لە شەڕی شوعەیبەیە هاوشانی سوپای عوسمانی لە منتیقەی ناوچەکانی خوار بەسرا ڕوبەڕووی سوپای بەریتانیا دەبێتەوە دوای ئەو شکستەی عوسمانی لە منتیقەی شوعەیبەیە شێ مەحموود کە ئەگەڕێتەوە بۆ سلێمانی جارێکە لە ناوچەی مەریوانە ڕوبەڕووی سوپای رووسیا ئەبێتەوە لەمەش جارێکی دیکە عوسمانیەکان بە شێوازێکی زۆر ناشرین مامەڵەی لەگەڵاکەن و ژمارەیەک لە هەواداران و چەکدارەکانی شێ مەحموود بە بیانووی بێبنەماوە گول لە بارانەکەن نێرەوە شێ مەحموود بیردەوە ئاکاتەوە کە سەردەم و ڕۆژگاری ئەوە هاتووە کە پەیوەندی بەو هێزە تازەیەوە بکرێتەوە ڕووی نەکرد لە تەنها لە کوردستان بگرن لە ناوچەکە کردەوە بە گشتی ئەویش بەریتانیەکانن کە لە ڕگای نامەوە پەیوەندیان پێوە کە ئەم نامەیە ئاشکرا بێ شێ مەحموود دیسان لەسەر دەستی عوسمانیەکان دەستگیر دەکرێت بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرەچێ دواتر لە ئاکامی جۆرێک لە زیرەکی ئەو کاتی عەلی ئەحسان پاشا کە فەرماندەیەکی سەربازی عوسمانیەکان و تازەی هێنە منتیقەی مووسڵ لە شێ مەحموود خۆش دەبن و دەینێرنەوە سلێمانی بۆی بە ناوی ئەوانەوە حکومدار بێ و بەر لە هاتنی ئینگلیز بکرێت کە ئەو کاتە تا کەرکووک هاتبوون بەڵام شێ مەحموود لەوە گەیشت بوو کەوا گرەوکردن لەسەر عوسمانی لە ناوچەیەدا لە ویلایەتی بەسڕە و بەغدا و مووسڵدا گرەوکردن لەسەر ئەسپێکی دۆڕاو بۆیە ئەگەر چی گەڕاشەوە ئەم ناوچەیە بکە بە حکم بەناوی عوسمانیەکانەوە حکومڕان بێ بەڵام مەبەست و ویستی پەیوەندیکردن بە بەریتانیەکانەوە لای ئەو بوو بە مەسلەیەکی واقعی کە نەدەکرا لە بیری خۆی دەرکا نەدەکرا فرامۆشیکە بۆ یەک لەگەڵ گەڕانەوەی بۆ ئێرەجارێکی کە نامە ئەنێرێتەوە بە بەریتانیەکان کە پێشوازیان لێ بکا و بەرەو ئەم ناوچەیەیان بێنێ بێگومان یەکەم دەستەی سوپای بریتانی کە لە ڕاستیدا سوپا و چەکداریش نەبوون بریتی بوو لە مێجەر نۆئێل و ئەتوانم بڵێم ستافێکی 5-6 کەسی بەرەو سلێمانی دێن و لە خەتی بازیانەوە بەرەو ناوچەکە دێن و خەڵک بە پێشوازیانە چێ و دێنە سلێمانی و لە سلێمانی ئەمە یەکەم هاتنیانە لە 16 تشرینی دووەمی ساڵی 1970 واتە لە سەروبەندی هەمووی مانجێک ئەبێ نابێ ئاگربەستی ڕوویداوە و هودنەی مۆدرۆز مۆر کراوە لە ماوەی چەند ڕۆژێک دوای ئەمە ئینگلیزەکان ئەگەنە سلێمانی کە ئەگەنە سلێمانی بۆ ڕۆژی دواتر مێجەر نۆئێل لە بەردەرکی سەرا بە زمانی فارسی ئەوە ڕائگەیەنێ کە شێ مەحموود حکومداری کوردستانە ئەمە یەکەم حکومدارێتی و یەکەم دەسەڵاتی کوردی و شێ مەحموودە لە باشووری کوردستان یاخود جەنوبی کوردستان وەکو لە ئەدەبیاتی ئەو کاتەیە باس کراوەیان کوردستانی جەنوبیان و توانێجار ئەمە یەکەم سەرەتاکەیەتی کە مێجەر نۆئێل ئەو کاتە ئەفسەری سیاسیە شێ مەحموود حکومدارە یەکەم وەزارەت و حکوومەتی خۆی ڕائگەیەنێ بەڵام ئەو کاتە لە ئاکامی گۆڕینی شخصی مێجەر نۆئێلەوە بە کەسێکی کە ناوی مێجەرسۆنە و ئەیهێنن بۆ سلێمانی سەرەتاکانی ئەو دڕدۆنجی و ناتەبایی و نەگونجانی نێوانی بریتانیەکان و شێ مەحموود دروست دەبێت کە لێرەدا بەداخەوە زۆر جار لەلایەنی ڕۆشنبیری کوردیش پێیان وایە ڕۆیشتنی مێجەر نۆئێل و هاتنی مێجەرسۆن بۆ خۆی هۆکاری تێکچوونی با بڵین حکومەتە ئیشە مەحموود یاخود ناڕزایەکانی شێ مەحموود لەوە دەست پێەکەن لە ڕاستیان من پێم وایە چ مێجەر نۆئێل چ مێجەرسۆن و یان هەر کەسێکە گرین هاوسە دانلێسا گاونە هەریچێ لەمانەیە کاتون دە سلێمانی ناوچەکە دواتر فەرمانبەرێکی بەریتانی بوونە پەیوەست بوونە بە جێبەجێکردن و پیادەکردنی سیاسەتی دەوڵەتەکەیان
1. شێخ مەحموود و کوردی کوردستانی باشوور لە جەنگی جیهانی یەکەمدا چوونە بەرەی دەوڵەتانی ناوەندەوە، لە جەنگەکەشدا تێکشکان، بۆیە بریتانیا وەک لایەنێکی سەرکەوتووی جەنگەکە هیچ حەقێکی بەسەر کوردەوە نەبوو تا بیداتبی. 2. بریتانیا لە بەرنامەیدا بوو بۆ ڕاستی بەڵێنەکانی بە بنەماڵەی شەریف حوسێین یەکێک لە کوڕەکانی بکاتە سەرۆکی ئەو دەوڵەتە نوێیەی بەنیاز بوو بە ناوی دەوڵەتی عێراق دای بمەزرێنێت. ئەم ناوچەیە بەشێک دەبوو لەو دەوڵەتە. 3. دەسەڵاتەکەی شێخ مەحموود ئەو هێزەی نەبوو تا بریتانیا هان بدات بۆ سوود لێوەرگرتنی بیپارێزێت. تەنانەت ئەو دەسەڵاتە لەلایەن کەسایەتیەکانی وەک بابەکراغای پشدەری لە ناوچەی پشدەر و عادیلە خانمی جاف لە هەڵەبجە دژایەتی کرا، بۆیە جێگەی ڕەزامەندی هەموو کوردەکانی هەرێمەکە نەبوو. کەسێکیان نەبووە شتێکی تایبەتی خۆی یاخود سۆزێکی هەموو بێ. دەشێ مێجەر نۆئێل لە مامەڵەکردنا نەرمتر و دیبلۆماسیانەتر بوو بێت لەگەڵ شێخ مەحموودا وەک کەسێکی وەکو مێجەرسۆن کە بڕێک تونتر و با بڵین بە ڕقتر مامەڵەی لەگەڵ شێخ مەحموودا کردووە. ئەگەر نا بۆ چوونی مێجەر نۆئێل لەسەر شێخ مەحموود بەپێی بەڵگەنامەکانی بەریتانیا جیاواز نەبووە لەوەی مێجەرسۆن و کەسیشیان بۆیان نەبووە کەوا بۆ چوون چکە لە سیاسەتی بریتانیا ئەو کاتەیە کەسێک بواریدا بێ بە سۆزی تایبەتی خۆی یاخود بە تێڕوانی تایبەتی خۆی جێ نەبووەوە لە کایی سیاسیە. لەوانەیە هەمومان مەسەلەکەی لۆرەنسمان لەبیر بێ کە جۆرێک لە هاوسۆزی لەگەڵ عەرەبەکانی نەجد و حیجازە هەبوو 2000 لە کایی سیاسی دوورخرایە و برایە نێو با بڵین فەرمانگەی مەتحەفی بریتانی کە ئەمە بۆ خۆی ئەوە بووکەوا پێیان وابوو لۆرەنس دوورکەوتێتەوە لە خەتی سیاسی و خەتی سیاسی پەیڕۆکراوی حکوومەتی بەریتانی دەرهەق بە عەرەب لەو ساڵانەدا. بۆیە پێم وایە لە سلێمانیشدا و سەبارەت بە کوردیش هەمان شت بووە. ئەو کاتە بە هیچ جۆرێک کورد لە سیاسەتی بەریتانی و لە ئەجندای بەریتانیدا ئەرزشێکی نەبووە کە بەنیاز من حکومداریی سەربەخۆ یاخود دەوڵەتێکی بۆ دروستکەن. مەسەلەکە ئەوە بووە بەریتانیا هێشتا بڕیاری تەواوی سەبارەت بە چارەنووسی ئەم سێ ویلایەتە نەبوو کە دواتر بوو بە عێراق، ویلایەتی بەسرە و بەغدا و مووسڵ کە ڕۆژگارێک 4 ویلایەت بووە، شارە زوریشی لە پاڵدا بۆ دوای شارە زور لابراوە. ئەم سێ ویلایەتە ماونەتەوە شتێک نەبوو هێشتا لە ئەجندای بریتانیا یەکلایی بووێتەوە لە نێوان قوتابخانەی هندی بریتانی لەگەڵ قوتابخانەی میسری بریتانیا کە دوو تێڕوانینی جیاوازیان سەبارەت بە دۆخی ئەم سێ ویلایەتە و بە تایبەتی بۆ منطقەی باشووری ئێستای کوردستان هەبووە، باشووری کوردستان هەبووە. بۆیە من پێم وایە ئەو کاتە ئەگەر هێشتا با بڵین جۆرێک لە ناڕۆشنی هەبوو بێ پەیوەندی بۆ هێشتا بەریتانیا یەکلایی نەبووەوە لەوەی کەوا چارەنووسی ئەم ناوچەیە چی لێ بکا بە تایبەتی لە ساڵانی 16 بەدواوە. ئێمە ئاگامان لێبێ هۆکاری گۆڕانی سیاسەتی بریتانیا بەو شێوازە توندە بەرامبەر بە ئەم ناوچەیە و بەرامبەر بە عێراق کە وشتێتی بیکا بە دەوڵەتێکی عەرەبی سەربەخۆ کە تێیدا سوننەی عەرەب لەم وڵاتەیە کە کەمینە بووە تێیدا باڵادەست بێ و ویلایەتی مووسڵ کە ئەو کاتە بڕیاریان نەدابوو بخرێتە سەر ئەم قەوارەیە بیخەنە سەری یەکێ لەو شتانە پەیوەندی بەوە هەیە بە شۆڕشی ئۆکتۆبەر بەزاڵبوونی بەڵشەویکەکان لە سۆڤێتی لە رووسایە بە کۆتایی هێتن بە دەسەڵاتی تزاریەکان قەیسەرەکان ئەمە وای کرد نەک سیاسەتی خۆیان دەرهەق بە کورد و بە ئەم دوولایە سێ ویلایەتە بگۆڕن بگرە ئەو پێشتریش ئەگەر نیازێکیان هەبوو دەوڵەتی ئێرانی قاجاری هەڵوەشێتەوە و نەمێنێ ئەوەش لی پاشگەز بوونەوە ئەو دەوڵەتی عوسمانی کە هەڵیان وەشاندەوە بە نیاز نەبوون بێتەوە بەو دەوڵەتە و بەشێکی یۆنانیەکانی تێدا بوو بەشێکی بەدەست بەریتانیەکانەوە و بەدەستێکی بەدەست ئیتاڵی و فەڕەنسیەکانەوە بوو. ئەمەش وای لێکردن جارێککە بەسەر لەبەری پرۆژەی خۆیان دابستنەوە سەبارەت بە ناوچەکانی عێراقی ئێستا ئێران و تورکیا چونکە دەوڵەتی سۆڤێتی تازە دروست بوو لە سایی دەسەڵاتی بەڵشەویکەکانە نەک هەر ئامادەی ئەوەی تێدا نەبوو کە بنەماکانی مارکسیزم و خەزیەی مافی گەلان و ئەمانە لەساو بگرێ خۆنزیکردنەوە چی بێ ئەندازە بە تایبەتی لە سەرەتای بیستەکانە لە خودی ئەتاتورک و هەوڵدان بۆ ئەوەی کەوا بتوانێت هەژمونێکی لە ئێرانی ئێستا و تورکیای هەبێ وای کردکەوە بەریتانیا و فەڕەنسا و ئەمانە زۆر بە وردی بیرەوە بکەنەوە چۆن ڕێگا بەو خەتەرە ئەگرن بۆی بەرەو ئەو ناوچەیەنەیە. ئەمە وای لێکردن کە یەک بیر لە دروستکردنی دەوڵەتێکی عەرەبی خاوەندەسەڵاتی وەکو سوننەتێیدا زیندووکردنەوەی ئێرانێکی لە پەلوپۆکەوتووی قاجاری بەڵام ئەم جارە لە سایی دەسەڵاتێکی دیکەدا
دروستکردنەی دەوڵەتێکی قەومی لەسەر شوێنەواری دەوڵەتی عوسمانی ڕووخاو ئەمانە هەمووی لە ئاکامی سەرهەڵدانی دەوڵەتێکی سۆڤێتی تازە بوو کەوا پێم وایە بەداخەوە ساڵانێکی زۆر خەڵکێکی وا پێی وابووە دەرویەکی باشە بەڕووی کووردا کراوەتەوە کە ئەمانە هەمووی دوایی وا دەرنەچوون هەموو ئەمانەواکە کە بەریتانیا من پێم وایە لە ساڵی 1970 تا ساڵی 25 کۆتایی 25 کە چێشەی ویلایەتی مووسڵ کۆتایی تێ هێشتا کورد بەدەستی ئەوە لە باشووری کوردستانە بە تایبەتی کارتێک بووە لەگەڵ یەکلایبوونەوە کێشەی ویلایەتی مووسڵ و لکاندنی ویلایەتی مووسڵ بەم عێراقی ئێستاوە ئەو کارتە سوتا لە حیسابە سیاسیەکاندا لە ئاماژە سیاسیەکانە واتە ئیدی ئیشێک بە کورد نەما لەم ناوچەیەدا نە ئیشان بە شێخ مەحموود ما کاریان بە شێخ مەحموود مابوو نەکاریان بە دۆزی کورد مابوو لێرە بە دواوەکار بۆەوە ئەکرا کە کورد بکرێ بە هاوڵاتیەکی پلە دووی عێراقی و لەم وڵاتەیە بێدەنگ بکرێ و جارێکی دیکە ئەوەی کەوا شێخ مەحموود یاخود ئەوانی دیکە بیریان لێکردەوە لە هیچ جۆرە ئەجندایەکانەما چکە شێخ مەحموود دوای ڕۆشتنی مێجەرنۆئێل و مامەڵەکردنی لەگەڵ مێجەرسۆنە هەستی بۆ کردکەوە ئەمە هیچ جۆرێ ئەم هاوکاری و هاوڕێیەتی و هاوپەیمانێنێ ئەم بیری لێکردبەوە ئەوە نەبووکەوە ئەم ئەگەر ئێمە سەیری یادداشتەکانی ڕەفی حلمی یاخود کتێبەکانی ڕسوول هاواری یاخود زۆر شتێک بکەین کە شێخ مەحموود پێی وابووە ئەم حکومدارە ئەتوانێت تا ناوچەی کەرکووک بڕوە ئەتوانێت منطقەی سۆران بە شێوەیەکی گشتی کۆنتڕۆڵکە دوای سەیری کردووە تەنانەت نەک ئەویان لەگەڵدا نەکردووە بگرە هاتوون لە ناوچەکانی دەوروبەری سلێمانیشە هاتوون دەست با بڵین بنکەی دەسەڵاتی دیکەیان دروست کردووە بۆ نمونە عادلەی عادلە خانمی وەسمان پاشای جاف لە هەڵەبجە بابەکر ئاغای پشدەری لە منطقەی پشدەر و بتوێنە حەماغای کۆیە لە منطقەی کۆیە شعب قادری قادرکەرەم لە منطقەی سەنگا و گەرمیانە هەموو ئەمانە خەڵکی دیکە بوون وەکو ناوەندی دەسەڵات لە شێخ مەحموود قوت کراونەتەوە شێخ مەحموود لێرەدا لەگەڵ مێجەرسۆن و بەریتانیا تووشی یەک خاڵە بێ کە لە دوو بنەماوە سەرچاوە ئاگرێ کە بە بەردەوام مای کێشە بۆ لە بینی شێخ مەحموود و بەریتانیەکانە کە دوایی بێتە هۆکاری ئەم شۆشانش کە ئێوە پرسیاری ئەکەن ئەویش ئەوەیە ئەگەر ئێوە من دەڵێن حکومدار ئایا دەشێ پێناسەی زاراوی حکومدارم بۆ بکەن حکومدار چی دەگەیەنێ ئەگەر ئێوە بە من دەڵێن حکومدار سنووری حکومدارێکی من تا چۆ دەڕوا و تا چۆ بڕەکە کەواتە ئەو بیریەوە کردێتەوە ئایا حکومدار ئەو زۆر هەستی بۆ کردو کە حکومدارەکەی بەریتانیا بەمیان بەخشیوە لەگەڵ ڕاجایەکی هندیا فەرقی نییە کە زۆر دەتوانم بڵێم چۆخایان ئاغای دەیەک بووە بۆیە شێخ مەحموود بیریەوە کردێتەوە بەریتانیا لە سەرەتاوە لە وشەی حکومدار و لە سنووری حکومدارێکەوە لەگەڵ ئەمدا نەڕاستە نەڕۆشنە بۆیە لێرەوە پێم وایە کە کاتی ئەگاتە ئەو قەناعەتەی کە بەریتانیا بەنیازی هیچ جۆرە سربەخۆیی و ئاسانکاریەک نییە بۆ ئەم سەرەتاکانی ئەوە دەست پێیەکە کە ئەمی شەوڵ بدا شتێک بکە ئەوەیە مەحموودخانی دزڵێ بە ناوی سەردانی مزگەوتی گەورە و گۆڕی کاک ئەحمەد شێخ و سلێمانیەوە بەرەو سلێمانی دێ یەکەم جار لە ئەزمەر لا ئەیات لەوێ با بڵین کەمپێک دائنێ کە ئێستاش قوتەکەی ماوە بە ناوی قوتەی مەحموودخانەوە دواییەتە سلێمانیەوە کە هاتنی ئەمە سەرەتای کێشە دروستبوونی نێوانی مێجەرسۆن و شێخ مەحموود ئینگلیزە کە بە شێخ مەحموود ئەڵێن با نەیاتە ناو سلێمانی ئەگەر دێت بە بێ چەکدار بێت تەنها خۆی بێ ئەگەر مۆزوعی ئەم زیارەتی مزگەوتی گەورەیە شکستی سوپاکەی شێخ مەحموود لەم شەڕە و دوورخستنەوەی بۆ وڵاتی هندوستان ناڕزایی جەماوەری لە دژی ئینگلیسیەکان بەرز کردەوە شۆڕشی بیست کە بڵێسەکەی لە کوردستاندا بوو بە جۆرێک ڕق و ناڕزایی کۆمەڵانی خەڵکی بەرز کردەوە کە لەم شێوەیە کەموێنە بوو ئەمە و لەلایەکی ترەوە داواکاری فەڕەنسەییەکان بۆ ویلایەتی مووسڵ بەپێ ڕێکەوتنامەی سایکس پیکۆ سەری هەڵدایەوە جگەلەوەش بریتانیا ویستی شێخ مەحموود لە بەرامبەر فەیسەڵی کوڕی حوسێن بکاتە مەلک تا بەهۆی مەلک مەحموودەوە فەیسەڵی کوڕی حوسێنی پێ بترسێنێت و بەرژەوەندیەکانی لە عێراقدا بۆ بپارێزێت بۆیە بریتانیا ناچار بوو شێخ مەحموود بگێڕێتەوە کوردستان و لە ساڵی 1922 زاینی وەک مەلکی کوردستانی ناساند لەم گۆڕانکاریانەشدا کابینەی وەزەرای پێکێنا و زمانی کوردی کرد بە زمانی ڕسمی دەوڵەت و ئاڵای کوردستانی هەڵکرد بەڵام ئەم جارەشیان پەیوەندی شێخ و ئینگلیسیەکان تێکچوو بۆیە جارێکی تر شێخ لە ساڵی 1923 زاینی لە سلێمانی دەرکرا دواتر لە ناوەڕاستی هەمان ساڵدا هێنرایەوە سلێمانی وەک مەلک دانرایەوە کۆتایی ئەم گەمە و ململانەیەش بەوە هات کە لە ساڵی 1924 زاینی لە دەرەنجام بۆمبارانی سلێمانی لەلایەن ئینگلیسیەکانەوە و
دژایەتیان بۆ شێخ مەحموود حکوومەتەکەیان ڕووخاند. هۆکارەکانی ئەو سیاسەتەی بریتانیاش ئەمانە بوون: 1. کوردستانی باشوور لە ڕێکەوتنامەی سایکس-پیکۆدا درابوو بە فەرەنسا، بەڵام بریتانیا لە بەرامبەر بەخشینی بڕێکی نەوتی ناوچەکە بە فەرەنسا ئەم ناوچەیە بۆ خۆی هێشتەوە. لێرە بەدووە لەم ناوچەیە کەس نەبوو دژایەتی بریتانیا بکات بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی تەنیا دەسەڵاتەکەی شێخ مەحموود نەبێت. 2. بەو پێی حکوومەتەکەی شێخ مەحموود لە خزمەت پاراستنی بەرژەوەندیەکانی بریتانیاوە نەبوو، بە دژایەتیکردنی سیاسەتی بریتانیا لە ناوچەکە دادەنرا. 3. سەرهەڵدانی کێشەی ویلایەتی مووسڵ لە نێوان بریتانیا و تورکیا مەترسی بوو لە نزیکبوونەوەی دۆستایەتی تورک و دەسەڵاتەکەی شێخ مەحموود. بەم شێوازە یەکێک لە گەورەترین شۆڕشەکانی کورد لە سەرەتاکانی ئەم سەدەیە شکستی هێنا، ئەگەرچی شەڕی ئاوباریک لە نێوان ئینگلیسیەکان و شێخ مەحموود و هەروەها ڕووداوەکەی بەردەرکی سەرا لە ساڵی 1930 زاینی لاپەڕەیەکی خەباتی ڕەوای گەلەکەمان بوون، بەڵام ئەو شەڕانە هیچیان لێ دەرەنجام نەکرا. هەر بۆیە شێخ مەحموودیش دوای دوورخستنەوەی بۆ شاری بەغداد و دەست بەسەرکردنی لەوێدا دوجار لە ساڵی 1956 زاینی کۆچی دوایی کرد و لە شاری سلێمانی لە ڕێوڕەسمێکی شکۆداردا بە خاک سپێردرا. بەڵام شێخ مەحموود خانیش بەنیازی ئەوە نەبوون ئەمەوە کاکەوا مێجەرتۆ سلێمانی بەجێ بێڵێ دام و دەستگای دەرەی بەریتانیەکان لێرە دیل بکرێن و لە دەبۆکەیە سجن بکرێن، ئاڵای بەریتانیا لەسەر دایرەی حکوومەتی بریتانی لە سلێمانی دابژیرێت و لەلایەنی شێخ مەحموودەوە شارەکە کۆنتڕۆڵ بکرێت، کە ئەمەوە کە ئینگلیزەکان بیر لەوە بکەنەوە کە ڕێگا بەوە نەدەن شێخ مەحموود ئەم مامەڵەیە بکە. سەرەتای ئەمەش کە لەوە دێ لە کەرکووک و چەمچەماڵەوە سوپا بەرەو سلێمانی بێ کە یەکەم جار لە نزیکی تاسوجە بریتانیەکان دەشتێن، دواتر لە مانجی بەهەڵایانە چوبێتم مانجی 6/1990 کە ئەگەر بەهەڵە نەچوبێتم ئیتر لەوەیە شەڕی دەربەندی بازیان ڕووەدا. لەم شەڕەیە شێخ مەحموود بە دیوی ئەگیرێ لەگەڵ شێخ محەممەد غەریبی زاوایە دەبرێنە بەغدا، لەوێ حکمی لە سێدارانیان بۆ دەرەچێ وەکو ئەو سەرچاوەڕێی باز دەکەن لە شەڕی دەربەندی بازیاندا 48 قوربانی هەبووە، تەنها کوڕایی خۆی نەبێ شێخ لەتیف دایرەشتەکانی باشی 300 کەس دەکا، بەڵام هیچ سەرچاوەیەکەوەی پشتڕاست نەکرێتەوە. بەڵام هیچ کەلەو خاڵانەی کە من بەلامەوە سەیرە مەحموود خانی دزڵێ کە بەر لە شەڕەکەیەتە سلێمانی، دواتر من لە هیچ سەرچاوەیەکان نەمبینیوە چەکدارەکانی مەحموود خانی دزڵێ لە شەڕی دەربەندی بازیانە بەشدار بن، ناویان نییە. زیاتر ئەو عشایرانە و ئەو خەڵکەیە کە لەگەڵ شێخ مەحموود بووە کە دواتر 48 قوربانی لێکەوێتەوە، شێخ مەحموود بە دیوی دەبرێتە بەغدا و لەوێ حکمی لە سەردانانی بۆ دەرەچێ، بەڵام دواتر ئەو حکومە دەگۆڕێت بۆ دوورخستنەوە و بۆ دوورگەی ئەندامان لە هەندستان، لەوێ دوورەخرێتەوە وەکو دوورخراوەیەکی سیاسی خۆی و شێخ محەممەد غەریبی زاوای. لەم کاتەیە ئەوەی کە ئێمە هەستی پێیەکەین ئەم ناوچەیە بە تایبەتی هەتا شێخ مەحموود دێتەوە لە 22 لە مانگی ئەیلولی 22 تووشی جۆرێک لە بۆشایی ئیداری سیاسی ئەبێ، ئەمە ئینگلیز بۆی پڕ ناکرێتەوە. وەک ئینگلیز بۆی پڕ ناکرێتەوە لەم ساڵانەیە بەرەبەرە مەسەلەی کەمالیزم و دروستبوونی با بڵین ئەو حرەکە تورکیە لە منتیقەکانی تورکیای ئەمڕۆ و بەتایبەتی ناوچە کوردیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ و منتیقەکانی ڕۆژهەڵاتی باشووری ڕۆژهەڵاتی تورکیایە بەتایبەتی بە استقلالکردنی کورد تا دێ پەرە ئەسێنێەوە تا ئەم فراغە واکە هێشتاش ئەم منتیقەی نەخراوەتە سەر عێراق ویلایەتی مووسڵ. ئەو فراغە ئیدارەیە کە لەم وڵات لەم ناوچەیەدا دروستە بێ و لە هەمان کاتە لە 17 بۆ 20 بۆ خۆی سیاسەتی بریتانی سیاسەتێکی ناڕۆشن بووە لەگەڵ عەرەبەکانی باڵین ویلایەتی بەسرە و بەغداددا و ڕانەهاتنی عەرەب بەتایبەتی لەو ڕۆژگارە لەگەڵ ئەو سیستم و ئەو هەوڵانەی کە بەریتانیا داوێتی بووی کەوا جۆرێک لە ریتم و لە سیستم پیادە بکە، ئەمانەوەکە لەوێش کێشە زۆرە بێت. لای ئێمەش ئەم بۆشایە ئیداری دروست بووە کە نە بە سەید تەهای شەمزینی پڕکرایەوە، نە بە حەمدی بەژی بابان بەریتانیا هەوڵدا پێی پڕکرایەوە، نە بە بنەماڵی جافەکان پڕکرایەوە، نە بە بابەکراغی پشدەری پڕکرایەوە. دوجار هەموو ئەمانەوای کردکەوە ئەم منتیقەیە وای لێبێت ببێ بە لانکەی هەر ڕاپەڕینێک و لە هەر سات و کاتێکا کە دروست ببێ. ئەمە وای کردکەوە بەریتانیەکان جارێککە چاوێک
بە سیاسەتی خۆیان نابگەڕنەوە چکە ئەمە یەکەم حکوومەتی شێخ مەحمووە شکستیان پێهێنا شێخ مەحموود بەدیلی برا بارودۆخی ویلایەتەکانی بەسرە و بەغداد تا ئاهات بەرەو شلۆقی ئەچوو لەوێش تا ئاهات دۆخەکە بەرەو ئالۆزی ئەچوو کە دواتر وای لە هات بە ڕاپەڕینی 1920 کە لە عێراقا بە شۆڕشی 20 ناسراوە کە لە حوزەیرانی 1920 ئەویشتە ڕەڵەدا کە من پێم وایە ئەوە شۆڕژ نەبووە ئەوەندەی ڕاپەڕینێک و ناڕزاییەکی جەماوەری بە تایبەتی شیعەی عێراق بووە دژ بە سیاسەتەکانی بەریتانیا لە بابەتی باچکۆکردنەوە سەپاندنی کۆمەڵێک ڕیتم و یاسا کە بە خەڵکێکی پەروەردەکراو لە سایی 400-500 ساڵ دەسەڵاتی گەندەڵی عوسمانیا قورس بوو بتوانن لەم سیستم و لەم ڕیتمەی عوسمانی تێبگەن هەموو ئەمانەوە ئەکا کە بریتانیەکان دوجار ناچار بن کە مامەڵەیەکی دیکەیانە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم شەومان هیوادارم جێگای ڕەزامەندیتان بوو بێت تا پێکەشتنەوەیکی دیکە و شەوێکی دیکە هیوام خۆشی هەمووتانە شەوێکی شاد.